هاوێن سڵاو و ڕێز سپێشە و شەویستری ساڵ و ساڵبوونی ساڵە ئاهەنگێکی خێزانی تایبەت لە دەوای دوو لە هەولێر ساز دەکرێت بە ئامادەبوونی سێ هونەرمەندی ئازیز کاکە عەلی، هونەرمەندە نیازەمان بێرا عەلی. شەوێکی خۆشە، هیوادارم هەموو لێ دەبن. ميرا لم يشكل بالعربي. يلا تفضل. أحلى مطعم دوا. أول شيء أنا أحب الأكل هنا غير الحفلة يعني. إن شاء الله راح تكون حفلة حماسية كثير كثير مع أستاذ ميرا وموسى راح يكون أكيد أنا موجود. راح نعمل جو بكرة إن شاء الله حلو. شاورما من سبيشال هنگی زۆر تایبەتە لەگەڵ خاتون لە میێ و لەگەڵ هونەرمەندی خۆشەویست کاکە عەلی. هیوادارم هەمووتان ئامادە بن شەوێکی زۆر تایبەتە بێت. چاوەڕێتانەکەین سپێشەل ساڵگۆڕینی 2025 لە دەوای دوو لە هەولێر. هابي نيو يير. ساڵێ بەخۆشی.